مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان هاوڕێ لەگەڵ وەفدێکی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵ سەردانی قەزای سەید سادقی کرد. لەو بەسەرکردنەوەیەدا ئەمیری کۆمەڵی ئیسلامی و وەفدی هاوڕێی سەردانی بنەماڵی کۆچکرد و حاجی ئیبراهیم هەڵوژانی پاسەوانی مەڵبەندی 12 شارە زووری کۆمەڵی ئیسلامیان کرد کە چەند مانگێک لەمەوبەر بەڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستدا. لە میانی ئەو سەردانەیدا مامۆستا عەلی باپیر پرسە و هاوخەمی خۆی بۆ بنەماڵی کۆچ کرد و دەربڕی. دوعاخوازیش بوو خوای گەورە لە گوناهەکانی خۆش بوو بێت و بە بەهەشتی بەرینی شاد کرد بێت. لە بەرامبەردا بنەماڵی مامۆسای کۆچ کرد و سپاسی مامۆستا عەلی باپیر و وەفدی یاوەریان بۆ ئەو بەسەرکردنەوەیە کرد و پێی خۆشحاڵ بوون. هەر لە چوارچێوەی سەردانەکەی بۆ قەزای سەید سادق مامۆستا عەلی باپیر و وەفدی یاوەری سەردانی مەڵبەندی 12 شارە زووری کۆمەڵی ئیسلامیان کرد و لەگەڵ بەرپرس و ئەندامانی مەڵبەندی 12 شارە زوور و مەڵبەندی یەکی هەڵەبجە و مەڵبەندی 6 گەرمیان کۆبووەوە. لە کۆبوونەوەکەدا تاوتوێی خراپی دۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان و ناڕەزایی هاوڵاتیان کرا. لەو ڕۆوە مامۆستا عەلی باپیر ئەوەی دووبات کردەوە کۆمەڵی ئیسلامی وەک هەمیشە دەنگی لەپاڵ دەنگی هاوڵاتیاندایە و لە سەنگەری داکۆکی لە مافەکانیان دەمێنێتەوە. ڕوونیشی کردەوە ڕوئیای سیاسی کۆمەڵی ئیسلامی ڕوونە و بریتیە لەوەی هاوڵاتیانی هەرێم شایستەی ژیانی باشترن و ئەرکی دەسەڵاتی شاشکۆ بۆ هاوڵاتی و دامەزراوەکانی دەوڵەتداریش لە هەرێم بگێڕێتەوە. وتیشی ئەم تێڕوانینە چی لە سیاست و چی لە میدیای فەرمی کۆمەڵدا ڕەنگی داوەتەوە. لەلایەکی دیکەوە و دوای بەسەرکردنەوەی قەزای سەید سادق مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی بەجیا هەریەک لە مەڵبەندی 2 سلێمانی و تۆڕی میدیای کۆمەڵی بەسەر کردەوە. لە دیدارێکدا لەگەڵ بەرپرس و کارگێڕ و سافی هەردوولا مامۆستا عەلی باپیر وێڕای دەستخۆشی و ماندوونەبوون لە ستاف و کارگێڕانی هەردوو دەستگا تیشکی خستە سەر چەند پرسێکی هەنووکەی گرنگ بە تایبەتی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و ئەو ناڕەزاییانەی بەهۆی خراپی دۆخی سیاسی و ئابووریەوە دروست بوون. لەو چوارچێوەیەدا مامۆستا عەلی باپیر جەختی کردەوە هەرێمی کوردستان قەیرانی خراپ ئیدارەدان و نەبوونی حکمی ڕەشیدی هەیە. ئەمەش بەڕوونی لەوەدا دەردەکەوێت کە دوای ئەزموونی 29 ساڵ لە حکومڕانی هێشتا هەرێمی کوردستان ژێرخانێکی ئابووری تۆکمەی نییە و هاوڵاتیانیش گیرۆدەی قەیرانی موچە و خزمەتگوزاری سەرەتایی. ئەمە جگە لە هەڵکشان و داکشانی پەیوەندیەکان لەگەڵ بەغداد کە هەموو ئەمانە بەرەنجامی نەبوونی حکومڕانیەکی تەندروست و نەبوونی خەمخۆریە بۆ گوزەران و ئایندەی خەڵک کە هەر بەم هۆیەوە هاوڵاتیان بەگشتی لەم دۆخە ناڕازین. تەنانەت قەیرانی ئینتیما بۆ خاک و نیشتیمانیش دروست بووە. هەر لە سلێمانی مامۆستا عەلی باپیر ناوەندی زانایان و بانگەوازی کۆمەڵی ئیسلامی بەسەر کردەوە. لە کۆبوونەوەیەکیشدا لە ناوەندی زانایان ئەمیری کۆمەڵی ئیسلامی تشکی خستە سەر ڕۆڵی میحوەری زانایانی ئیسلامی لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و دەرخستنی ئەو زوڵم و زۆرەی لێیان دەکرێت. وتیشی زانانی ئیسلام وەک هەمیشە پێشەنگی کۆمەڵگەن و خەڵک چاوی لە هەڵوێست و بیوێریانە بۆ داکۆکی لە مافەکانیان و ڕەتکردنەوەی ستەم و نادادی. دواتر مامۆستا عەلی باپیر و وەفدی هاوڕێی لە سلێمانی دەستگای خێرخوازی بەخشینی بەسەر کردەوە. لەو بەسەرکردنەوەیەدا مامۆستا عەلی باپیر گوێی بۆ راپۆرتێکی کورد لەسەر چالاکی و پرۆژەکانی ئەم دوایی دەستگای بەخشین گرت کە خۆی لە هاوکاری مادی سەدان خێزانی دەستکورد و بەهاناوەچوونی چەندین نەخۆش و لێ قەوماڵدا دەبینێتەوە. لە بەرامبەردا مامۆستا عەلی باپیر پشتیوانی خۆی بۆ پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەربڕی. دووپاتیشی کردەوە پرۆژە خێرخوازیەکانی بەخشین دیار و لەبەر چاون و جێکەی پێزانینی هاوڵاتی و خێزانە دەستکورتەکان و هیوای بەردەوامی و سەرکەوتنیشی بۆ خواستن. هەر لە درێژەی سەردانەکەیدا لە سلێمانی مامۆستا عەلی باپیر لەگەڵ بەرپرس و کارگێڕانی مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی کۆبووەوە. لەو دیدارەشدا مامۆستا عەلی باپیر لە نزیکەوە گوێی بۆ کار و چالاکی مەڵبەند گرت و چەند پرسێکی هەنووکەیشی لەگەڵ تاو توێیەکردن. لە بەرامبەردا سافی مەڵبەندی حوتی چەمچەماڵ کار و چالاکەکانیان بۆ ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕوون کردەوە. لە بەرامبەردا و بە ئامانجی بەرەو پێشبردننی چالاکیەکانیشیان ئەمیری کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێک ڕاستپاردە و ڕێنمایی ئاڕاستەکردن. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلێمانی.